سڵاو قوتابیانی خۆشەویست لەوانەیەشتر پێتان گەیشتنەوە بۆ تەواوکردنی بابەتەکانی فیزیای پۆلی دوازدەی زانستی لە تەواوکردنی بەشی هەفتەم دەستی ڕابردوو ئەمە ئەلێ ڕاوەستاین لە تەسەسولی درێژ شەپۆلەکان بۆ هەر حەوت ڕەنگەکە بەس پێشی بینە سەر ئەو بابەتەی ئەمە شتە خاڵک هەیە کە زۆر گرینگە بە ئەلەو خشتێ دووبارەکەینەوە. ئەمە دوو جۆرە بێگداچوونمان هەیە، سێ جۆرمانی بێگداچوونی دروستکەر و لاوەسکەر و لەناوبەر. بەنسبەت بێگداچوونی دروستکەر کە برژۆڵەی ڕووناکە گوتمان سەر بەرامبەر سەر بن بەرامبەر بن، بۆ بێگداچوونی لەناوبەری تەواو کە برژۆڵەی تاریکە سەر لەگەڵ بن. باشە ئەوانە دەرسی ڕابردوو ئەوانەمان باس کرد. دوو خاڵی زۆر گرنگمان هەیە لێرە، جیاوازی ڕێڕەو کە پێی دەڵێن دی ساین تێتا لە بێگداچوونی دروستکەر چۆنە، و جیاوازی ڕێڕەو دی ساین تێتا لە بێگداچوونی لەناوبەری تەواو یان برژۆڵە تاریکان چۆنە. لە بێگداچوونی دروستکەر دی ساین تێتایان جیاوازی ڕێڕەو دەکاتە چی؟ سفر یان ژمارەی تەواو. ژمارەی تەواو پێویستە جیاوازی ڕێڕەو بکاتە سفر یان ژمارەی تەواوی درێژی شەپۆل. سفر لەمدا هی برژۆڵەی ناوەندە، یەک لەمدا جیاوازی ڕێڕەو بۆ برژۆڵەی ڕووناچی یەکەم، دوو لەمدا جیاوازی ڕێڕەو بۆ برژۆڵەی ڕووناچی دووەم کە لە دەرسی ڕابردوو باسمان کردو. لە بۆ برژۆڵە تاریکەکان یان لە بۆ لەناوبەری تەواو جیاوازی ڕێڕەو دی ساین تێتا دەکاتە چی؟ کە دەڵێن جیاوازی ڕێڕەو واتە دی ساین تێتا دەکاتە چی؟ دەکاتە ژمارەی تاچی نیو. ئەگەر دیقەت دەین هەمویان دابەش دووکرایە بەبێ ئەوەی سفرمان هەبێ لێرە سفر لە مندامان هەیە ئاگدار بە. بەڵام لێرە لە برژۆڵە تاریکان هیچ کاتێک جیاوازی ڕێڕەو ناکاتە سفر. کەمترین جیاوازی ڕێڕەومان چەندە؟ 1/2 لەمدایە. باشە ئەوان کام برژۆڵەیە؟ برژۆڵەی تاریکی یەکەم. 3/2 لەمدا برژۆڵەی تاریکی دووەم. 5/2 لەمدا برژۆڵەی تاریکی سێم. بە هەمان شێوەی ترمان هەبوو. ئاگدار بن تەڵەبەینە ئەوەی تێکەڵ مەکەن جیاوازی ڕێڕەو لەگەڵ جیاوازی ڕێڕەوگە. جیاوازی ڕێڕەوگە وتمان لە جێ هەر لەمدایەک ئەگەر دوو پای دانین، سفر جاران دوو پای، سفر پای، یەک جاران دوو پای، دوو پای، دوو جاران دوو پای، چوار پای، سێ جاران دوو پای، شەش پای. ئەویان کام برژۆڵەیە؟ ڕووناچی ناوەند، ڕووناچی یەکەم، ڕووناچی دووەم، ڕووناچی سێم. تەڵەبە دەبێ ئەوانە بزانێ. بۆ نمونە دەڵێ چی؟ چار پای هی کام برژۆڵەیە؟ دەڵێن ڕووناچی ناوەند یەکەم هی ڕووناچی دووەمە. بۆ شێوە ئەویان بە هەمان شێوە جیاوازی ڕەوگەیە. جیاوازی ڕەوگە ئەوە جیاوازی ڕەوگە بوو لە بۆ برژۆڵە ڕووناکان، ئەوەیان جیاوازی ڕەوگەیە لە بۆ برژۆڵە تاریکان. دەڵێت جیاوازی ڕەوگە بۆ برژۆڵەی ڕووناچی برژۆڵەی تاریکی یەکەم دەکاتە چی؟ 1 پای، بۆ تاریکی دووەم 3 پای، بۆ تاریکی سێم 5 پای و هەتا دوایی. گوتمان ئەوانە بە شێوی برژۆڵەی ڕووناک دەردەکەون ناوچە دروستکەرەکان، و لە ناوبەری تەواوەکان بە شێوی ناوچەی تاریک دەردەکەون. ئەوە دەستی ڕابردوو ئەوانەمان باس کردو. بابین تەڵەبە پێویستە لێرە چ بزانی؟ تەسەسولی ئەو ڕەنگانە بزانێ بە پێی یەکتری. لێرە لە لەمدای زۆرەوە لە درێژترین بەرەو چ دەڕۆین؟ بەرەو لەمدای کورتترین. یعنی چی؟ کام لەم ڕەنگانە درێژترین درێژ شەپۆلی هەیە؟ سوور، پاشان چێ؟ پرتەقاڵی، دوای ئەو زەرد، سەوز، شین، نیلی. کورتترین درێژ شەپۆلی کامیانە؟ هی ڕەنجی بنەوشەیە. ژمارەکان کێشەنی ئەگەر لەبەرنەوەی، بەڵام تەسەسولی ئەوکانت لەبەر بێ کامیان درێژ شەپۆلی لە کامیان زیاترە. باشە لێرە تێبینێکی زۆر گرنگمان هەیە بە پێی یاسای برژۆڵەی ڕووناکیان تاریک. بۆ نمونە دی ساین تێتا یەکسانە بە ئێم لەمدا. ئەو تێبینێ زۆر گرنگە ئاگدار بن. ئەوانە درێژ شەپۆلن. دەڵێن درێژی شەپۆل هی هەرێکە لە ڕەنگەکان ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ گۆشە لادانیان، ئەویش ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ دووری نێوان برژۆڵەکان. نەمان گوت لەسەر شاشە برژۆڵەی ڕووناک و تاریک دروست دەبێت، دووری نێوان برژۆڵەکان زیاد دەبێت. ئەگەر لەمدا زۆر بێ سێتامان گەورەیە، دووری نێوان برژۆڵەکانمان زیاد دەبێت. هەمووی ڕاستەوانەوە. ئەویش ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ پانی برژۆڵەکان. پانی برژۆڵەکان کەواتە بابین دوو ڕەنگ بەراوردکەین، سەوز لەگەڵ سوور، لەبەر ئەوەی لەمدای سوور گەورەترە لە سەوز، کەواتە گۆشەلادانی برژۆڵەکانیان زیاترە و دوورینەوان برژۆڵەکانیان زیاترە لەسەر شاشە و برژۆڵەکانیش پانتر دەبن. ئاگدار بە. باشە ئەو تێبینێ زۆر گرنگە. لە تێبینێکی دەڵێن تا درێژ شەپۆل درێژتر بێت لادانی برژۆڵەکان زیاتر دەبێت. وەستی گۆشە لادان ئاگدار بە لێرە. بەمەش پانی برژۆڵەکان زیاد دەکات. بۆ نمونە ڕەنجی سوور درێژترین درێژ شەپۆلی هەیە، بۆیە گەورەترین گۆشە لادانی دەبێت. بەمەش پانیەکەی لە هەمان
زیاتر لە هەموو ڕێکانی تر زیاترە ئەوە بەنسبەت ئەو تێبینی بابین من چەند پرسیارێکمان هەیە دەڵێ چی ڕوو دەدات ئەگەر دوو شەپۆلە بەیەکدا چووە کە هاوبار نەبن چ ڕوو دەدا ئایا تێبینی بەیەکدا چوون دەکەی لەسەر شاشەی بە هیچ شێوەیەک نەخێر گوتمان مەرجی هاوباری چییە دەبێت دوو شەپۆلەکە هەمان درێژ شەپۆلیان هەبێ بەڵام ئەلێرە کە دەڵێ هاوبار نین کەواتە هاوبار نینە جیاوازە ڕۆگەیان دەگۆڕێ لەرەلەریان جیاوازە درێژ شەپۆلیان جیاوازە کەواتە وەڵامی ئەو پرسیاری چییە دەڵێ بە هیچ شێوەیەک تێبینی بەیەکدا چوون ناکەین دوو شەپۆلەکە بەیەکدا ناچن مەرجی بەیەکدا چوون چییە هەمان لەمدامانێت تێمانەی هاوبارە باشە پرسیاری دواتر ئەو جارە ئەگەر لە تاقیکردنەوەکە یۆنگ گوتمان یەک درزمانەیە پاشان دوو درزمانەیە چ ڕوو دەدا ئەگەر ڕووناچی سپیمان بەکارهێنا چی لەسەر شاشەکە دەردەچێت لەسەر شاشەکە برژۆڵەی ناوەڕاست ڕەنگی چ دەبێ سپی لە تەنیشتی هەموو ڕەنگەکان دەردەچێت باشە ڕەنگەکان لە لاتەنیشتەکانی دەردەچێت کەواتە چی ڕوو دەدات کاتێک ڕەنگی سپی بەکارهێنرا برژۆڵەی ناوەڕاست دەبتە سپی لە تەنیشتەکانی شەبەنگ دەردەچێت شەبەنگ چییە ئەوەی تازە باسمان کرد ڕۆی جی بف ڕۆی جی بف سوور پرتەقاڵی زەرد سەوز شین نیلی بنەوشەیی هەر حوت ڕەنگ لە تەنیشتەکانی دەردەچێت باش یاڵا پرسیاری چوارەم دەڵێتی کامەن ئەو زانیارێنی کە پێویستە بیزانیت بۆ ئەوی درێژەپۆلی پێ حساب بکەین بۆ ئیلەمدا بدۆزینەوە پرسیارێکی ئاسان بەپێی یاسا لە تاقیکردنەوەی جوو درزەکە باشە بۆ ئیلەمدا بدۆزینەوە ئەمە دەڵێن دی ساین ثێتا یەکسانە بەچی ئێم لەمدا ئایا بۆ ئەوی لەمدا بدۆزینەوە پێویستمان بە چ بچێ یەکەمیان گوتمان دی چییە دووری نێوان لە تاقیکردنەوەکەی دوو درزەکە دووری نێوان دوو درز پێی دەڵێن دی باشە و پێویستمان بە چیترە گۆشەلادانی هەریەکە لە برژۆڵەکان بەپێی برژۆڵەی ناوەند ئاگدار بە گۆشەلادانی هەریەکە لە برژۆڵەکان بەپێی برژۆڵەی ناوەند و چیترمان هەیە پێویستمان بە چیترە پلەی برژۆڵە کەواتە بۆ ئەوی لەمدا قیاسکەین پلەی برژۆڵە گۆشەلادان و هەروە دووری نێوان دوو درزەکەمان پێویستە پرسیاری دواترمان چ هەیە ئەومان باس کرد ئەگەر ڕەنگی سپی بەکارهێنرا وەڵامی پرسیارەمان داوە پرسیاری دواتر دەڵێ دەبێت جیاوازی ڕێڕە و جیاوازی ڕێڕە گوتمان چییە دی ساینی ثێتا دەڵێ دەبێت جیاوازی ڕێڕەوی نێوان دوو شەپۆل چەند بێت بۆ ئەوی بێکدا چوونەکەمان چ بێ هەردوو حاڵەتی داوا کردیە دروستکەر لەگەڵ لەناوبەر جەماعەت ئەمە باسمان کردێت دەڵێن دی ساین ثێتا لە بۆ دروستکەرەکان چنە سفر لەمدا برژۆڵەی ناوەند یەک لەمدا ڕووناچی یەکەم دوو لەمدا ڕووناچی دووەم سێ لەمدا ڕووناچی سێم و هەتا دوایی کەواتە دەڵێن چی دەبێت جیاوازی ڕێڕە بکاتە سفر یان ژمارەی تەواوی درێژی شەپۆل ئاگدار بن بەڵام ئەوە لە بۆ چێ لە بۆ برژۆڵە ڕووناکەکان ڕووناک یان دروستکەر ئەدی لە بۆ تاریکەکان ئایا جیاوازی ڕێڕە دەبی بکاتە چی گوتمان ژمارەی تاچی نیوە یەک لەسەر دوو لەمدا سێ لەسەر دوو لەمدا ئەویان کام برژۆڵەیە تاریکی یەکەم گوتمان تاریک ناوەندمان نییە لە یەکەمەوە دەست پێ دەکا تاریکی یەکەم تاریکی دووەم ئەوجارە پێنج لەسەر دوو لەمدا حەفت لەسەر دوو لەمدا نۆ لەسەر دوو لەمدا هەتا دوایی تاریکی یەکەم تاریکی دووەم تاریکی سێم تاریکی چوارم هەتا دوایی باشە ئەگەر داوای چی کرد ئەوە جیاوازی ڕێڕە و جەماعەت ئەدەگەر ئەو پرسیارە کردێتی کردێت جیاوازی ڕەوگا کو وەڵام دەدەیەوە گوتمان ڕەوگە لە بۆ دروستکرد چییە ژماری جوتی پای سفر یان ژماری جوتی پای سفر پای دوو پای چوار پای هەتا دوایی ئەدی لە بۆ برژۆڵە تاریکەکان ئەگەر گوتی جیاوازی ڕەوگا دەڵێن چی گوتمان لێرە سفرمان نییە لە چ دەست پێ دەکات تاکەکان یەک پای سێ پای پێنج پای هەتا دوایی ئەوە تاریکی یەکەم تاریکی دووەم تاریکی سێم هەتا دوایی دەبێت ئەتۆ هەم جیاوازی ڕێڕە هەم جیاوازی ڕەوگا بۆ هەرێکە لە برژۆڵەکان بناسیەوە دەی بزانی چییە ئەو وەڵامی پرسیاری یەکەم دواتر چمان هەیە دەڵێ تاقیکردنەوەی بێکداچوونی جوو درزەکە بۆ ڕەنگی سوور بەڕێکرا یعنی یەکەم جار چ بەکارهێنرا لە تاقیکردنەوەی دوو درزەکەی گوتمان یەک درزمان هەیە پاشان چمان هەیە دوو درز دەڵێ ئەو تاقیکردنەوە یەکەم جار بۆ ڕەنگی سوور بەڕێکرا پاشان بۆ ڕەنگی شین بەڕێکرا سوور شین باش ئایا تێبینی چ دەکەی لەسەر شاشەکە
ئەمە دەبی یەکەم شت دەبی بزانین جەماعەت دەبی بزانین سوور و شین چیان فەرقە تازە لە جیاوازی ڕەنگەکان باسمان کرد گوتمان لەمدای سوور گەورەترە لە لەمدای شین باشە لەمدا لەگەڵ سێتا چۆنە جەماعەت لەو یاسایە ئەو نقطەی پێ دەڵم زۆر گرنگە ئاگادار بە دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا باسی گۆڕانی هەرچی کرد هەر دەبی بیگەڕێنەوە سەر چێ بیگەڕێنەوە سەر ثێتای بۆ نمونە ئەگەر گوتی دوورینەوە دوو درزم دەستکاری کرد چێ لەگەڵی دەگۆڕێ ثێتا ئەگەر لەمدام گۆڕی چێ دەگۆڕێ ثێتا ئەگەر پلەی برژۆڵەم گۆڕی چێ دەگۆڕێ ثێتا ئەنی باسی گۆڕانی هەر کامیانی کرد ئەتۆ ڕاستە خۆ دەچێت سەر ثێتای باشە ئێستا بابین مادام لەمدای سوور گەورەتر بێ لە لەمدای شین ئەدی ثێتایەکەی ئەکید ثێتای سوور گەورەتر لە ثێتای شین کەواتە دەڵێن چی دەڵێن ڕەنگی سوور و شین لە چیدا جیاوازن لە چیدا فەرقیان هەیە ها دەڵێ لە چیدا جیاوازن دەڵێ لە گۆشەلادانی برژۆڵەکان جیاوازن ئەگەر لە گۆشەلادان جیاواز بن لە چیتری جیاواز دەبن لە پانی برژۆڵەکانیش جیاواز دەبن لە چیتر جیاواز دەبن لە دوورینەوەم برژۆڵەکانیش جیاواز دەبن باشە کەواتە لە ثێتا جیاواز دەبن لەگەڵ پانی برژۆڵە و دوورینەوەم برژۆڵەکانیش جیاواز دەبن پرسیاری دواتر تەماشا پرسیارە بکەن دەڵێ بێکداچوونی دەنگ ئەگەر دوو دەنگ بەیەکدا بچن بەهۆی جیاوازی لە فراوانی دەنگەکەەوە هەست بێت کە دەنگەکە گەورە دەبێت باشە ئەدی چۆن هەست بە بێکداچوون و ڕووناچی دەکەی ئەدێکە ڕووناچی بێکداچوون سڕوو دەدا مەسەڵەن ئەگە دروستکەر بوون چیان لێدێ ئەگەر لە ناوبەر و لاوەسکەر بوون چیان لێدێ کو هەست بە بێکداچوون و ڕووناچی دەکەی دەڵێ ئەگەر دوو ڕووناچی بێکداچوون بەهۆی بریسکانەوە هەستی بێ دەکەین یان بەهۆی توندی ڕووناچەکەەوە ئەگەر دروستکەربی بریسکانەوەکەی زیاد دەکە ئەگەر لە ناوبەری تەواوبی تاریک دەبێ ئەگەر لاوەسکەربی کەس دەبێ ڕووناچەکەی کەواتە بەهۆی چیەوە هەست بە بێکداچوون و ڕووناچی دەکرێت دەڵێن بەهۆی بریسکانەوە یان دەتوان بڵێن بەهۆی توندی ڕووناچەکەەوە پرسیاری دواترمان هەیە دەڵێ چی پرسیارێکی زۆر زۆر جوان و گرنگە و لە وزاری شاتەوە دەڵێ ئەگەر تاقیکردنەوەی دوو درزەکە لەکوێ ئەنجام بدرێ لە ژێر ئاو یعنی یەکەم جار لە هەوا ئەنجامماندا دوای بردمانە ژێر ئاو ئایا چی لێ دێ چ ڕوو دەدا چی بەسەر تاقیکردنەوەکە دێ لەسەر شاشەکە برژۆڵەکان چیان بەسەر دێ ئەوە جوانترین قسەیە باشە دەڵێن لەبەر ئەوەی هاوکۆلکەی شکانەوەی ئاو گەوری ئەوتە لێرە باس دەکە دەڵێن لێکۆڕینەوە لەسەر گۆڕانکاریەکان بکە بەسەر کاتێک وەسفی چ بکە هاوکۆلکەی شکانەوە پەیوەندی نێوان ئاو لەگەڵ هەوا لەبەر ئەوەی هاوکۆلکەی شکانەوەی ئاو گەورەترە لەمدا کورد دەبتەوە درێژەپۆل کورد دەبتەوە ئاگادار بە یعنی درێژەپۆلی ڕووناچی سوور کە داخلی ئاو بێ درێژەپۆل کورد دەبتەوە ئەمەش گوتمان بەپێی یاسا دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ ثێتا باشە گوتمان باسی هەرچ بکەین دەگەڕێنەوە سەر ثێتا لێرە مۆزوعمان لەمدایە چۆن نازانین لەمدایە ئەگەر تاقیکردنەوەی دوو درزەکە لەژێر ئەو ئەنجام بدرێ درێژەپۆل کورد دەبتەوە درێژەپۆل کورد دەبتەوە ثێتا چی لێ دێ ثێتا بچووک دەبتەوە تەواو ئەو وەڵامەکەیە چی بەسەر گۆشەلادان دێ دەڵێن گۆشەلادان کچکە دەبتەوە ئەدێگەر گوتی چی بەسەر دوورینەوە برژۆڵەکان دێ دەڵێن مادام ثێتا کەم دەکە دوورینەوە برژۆڵەکانش کەم دەکە ئەگەر گوتی چی بەسەر پانی برژۆڵەکان دێ دەڵێن پانی برژۆڵەکانیش کەم دەکەن کەواتە وەڵامی ئەو پرسیارەی ئەگەر تاقیکردنەوەی دوو درزەکە لەژێر ئەو ئەنجام بدرێت ئایا سامپڵی بێکداچوونەکە بە چ شێوەیەک کاری تێدەگرێت چی بەسەر دێ ئەدۆ توانی باسی ثێتا بکەی توانی باسی پانی برژۆڵەکان کەی توانی باسی دوورینەوەن برژۆڵەکان بکەی لەسەر شاشەکە دواتر چمان هەیە ئەو جارە پرسیارە دەڵێ دیسان تاقیکردنەوەی دوو درزەکەمان هەیە ئەو یەک درزمان هەیە ئەوەشیان دوو درز ئەوە شاشەکەیە باش دەڵێ چی ئەو پرسیارە دەڵێ وا دابنێ ڕووناچی سپی لە تاکە سەرچاوەیەکەوە بەرەم هاتووە لە تاقیکردنەوەی دوو درزەکە بەکارهێنرا چمان بەکارهێنا ڕووناکی سپی باش ئەو ڕووناچیە بڵاو دەبتەوە دەکەوتە سەر هەردوو درز باشە دەڵێ چی دەڵێ باسی سامپڵی بێکداچوون کە لەسەر شاشەکە تێبینیستەکەی کاتێک یەکێک لە درزەکان بە ڕەنگپاڵێوێکی سوور و فلتەرێکی دادەنین لێرە چ ڕەنگەکی بەڕێکە سوور و درزەکەی تر بە ڕەنگپاڵێوێکی شین یعنی لێک لە درزەکان سوور بەڕێکرا لەوکەی تر شین بەڕێکرا باشە چی لەسەر شاشەکە دەردەکەوێ سوور شین یان تاریک ڕووناک چۆن دەردەکەوێ دەڵێین لەبەر ئەوەی
سوور و شینەکە لە درێژە شەپۆلدا جیاوازن. یەکەم تێبینی کە لە بەش هەفتم باسم کرد گوتم مەرجی بەیەکداچوون چییە؟ پێویستە دوو شەپۆلەکە هەمان درێژ شەپۆلیان هەبێ. ئایا ڕەنگی سوور لەگەڵ ڕەنگی شین هەمان درێژ شەپۆلیان هەیە؟ دڵنیاییەوە نەخێر. کەواتە مادەم درێژ شەپۆلیان جیاوازە کەواتە تێبینی هیچ بەیەکداچوونێک ناکرێت لەسەر شاشەکە. بەیەکداچوون ڕوونادە لە نێوان سوورەکە و شینەکە. ئەو وەڵامی ئەو پرسیارەیە. باش پرسیار هێشتم دەڵێ سامپڵی بێکداچوون بەدەست کەوت بە بەکارهێنانی ڕەنگی سەوز لە ئامێرێکدا کە تیایدا بتوانین جەماعەت تەماشا پرسیارێ بکەن. ئەو جارە دەڵێت چ بگۆڕین؟ دی دووری نێوان دوو درزەکە بە پێویست بگۆڕین. دی بە پێی یاسا گوتمان دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا لەبەر مەکە و پرسیارانە ئەو پرسیارانە بەس تێگەیشتن ئاگادار بە. بەشی هەفتم دەرخیاتی تێدا نییە بە تایبەت کەرتی یەکەم و دووەم هەمووی تێگەیشتنە. دەڵێن ئێستا دەستکاری چێ دەکەین؟ دەستکاری دی دەکەین. یاڵا گوتمان باسی هەرچێ بکەی دەگەڕێەوە سەر چێ؟ ثێتا. تێبینی بکە پەیوەندی نێوان دی لەگەڵ ثێتا هەمووان دەزانین مادەم جاران لە بینیان هەیە پەیوەندێکی چی هەیە پێچەوانە. باشە؟ یاڵا دەڵێ ئەگەر دووری نێوان دوو درزەکە زیاد بکەین ئەگەر دی زیاد بکەین چی بەسەر گۆشە لادان دێ؟ دەڵێسی ئەگەر دووری نێوان دوو درزەکە زیاد کرد ئایا دووری نێوان برژۆڵەکە داوای دووری نێوان برژۆڵەکان دەکات. جارێ باسی گۆشە لادان بکەین دەڵێن بە زیادبوونی دی ئەوە ثێتا چی لێ دێ؟ ثێتا بچووک دەبتەوە. ثێتا بچووک بتەوە دووری نێوان برژۆڵەکان کەم دەکات. ئەدی ئەگەر باسی پانی کرد پانی برژۆڵەکان ئەوش چی لێ دێ؟ کەم دەکات. چونکە هەم دووری نێوان برژۆڵەکان هەم پانی برژۆڵەکان ڕاستەوانان لەگەڵ ثێتا و ثێتاش پێچەوانەیە لەگەڵ دی کەواتە بە زیادبوونی دی هەم ثێتا هەم دووری نێوان برژۆڵەکان هەم پانی برژۆڵەکان چیان لێ دێ؟ کەم دەکەن. ئەو پرسیارش یەک لە پرسیارە گرنگەکانی کتێبی. جەماعەت ئەو مەجموعە پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندنە و زۆر زۆر گرنگە لە وزاری هاتۆ بیرۆکەکەی. بیرۆکەی ئەو پرسیاری گرنگە زۆر. یاڵا بابین وێنەکمان هەیە پێت دەڵێ خاڵی ئی چەقی سامپڵەکە یعنی ناوەندە برژۆڵەی ڕووناکی ناوەندە. خاڵی ئی برژۆڵەی ڕووناکی ناوەندە. باش ئەدی تەنە شتەکانی ڕووناکی یەکەم ڕووناکی دووەم ڕووناکی سێم بەو شێوەیە. یعنی ئەوە ئەگەر ناوەند بێ ڕووناکی یەکەم ئەوش ڕووناکی یەکەمە. ئەوە ناوەند بێ ڕووناکی دووەمە ئەوش ڕووناکی دووەمە. ئەوە تاریکی یەکەم ئەوش تاریکی یەکەم تاریکی دووەم تاریکی دووەم تاریکی سێم تاریکی سێم. ئەو زانیێرەمان هەیەمە پێشی پرسیارەکە بخوێنینەوە. یاڵا دەڵێ کام برژۆڵە برژۆڵەی ڕووناکی پلە دوو دەنوێنێ؟ جەماعەت ئەوە ناوەندە خاڵی جی لەگەڵ سی پلە یەکە. ئەدی ئای لەگەڵ ئەی ئای لەگەڵ ئەی چیە؟ ڕووناکی پلە دووە. کەواتە لێ دەڵێن چی؟ ئای فاریزە ئەی ئەوانە برژۆڵەی ڕووناکی پلە دوو دەنوێنن. ئەو جارە پرسیاری دووەم دەڵێ چی؟ کام لە برژۆڵەکان جیاوازی ڕۆگەکەی سێ پایە؟ گوتمان ئەگەر تاچی پای بێ تاریکە کەواتە ئەکید ئەوە تاریکە. یاڵا زنجیرەی جیاوازی ڕۆگەتی بوو لەوە تاریکەن. یەک پای سێ پای پێنج پای حەوت پای یاڵا هەتا دوایی. گوتمان ئەوە تاریکی یەکەمە. ئەدی سێ پای کامیانە؟ تاریکی دووەم. یاڵا کامیان تاریکی دووەمە؟ ئێف و دی تاریکی یەکەمە. ئەدی ئێچ و بی تاریکی دووەمە. کەواتە دەنووسین ئێچ فاریزە بی. پرسیاری سێم کام برژۆڵە جیاوازی ڕێڕەوەکەی کەمترە لە درێژە شەپۆلێکی تەواو؟ زۆر زۆر گرنگەوە زۆر زۆر گرنگە ئاگدار باوە. کام برژۆڵە بە ڕووناک و تاریکەوە جیای نەکردو بڵە ڕووناک ئاگدار بە و نەشی گوتێ تاریک کەواتە بە ڕووناک و تاریکەوە کامیان جیاوازی ڕێڕەوەکەیان واتە دیساین ثێتا کامیان جیاوازی ڕێڕەوەکەیان کەمترە لە یەک لەمدای تەواو؟ کەمتر ئاگدارەوە یەکسانیش نا کەمتر. باش بابزین ئەو برژۆڵەیە ڕووناک دیساین ثێتا یەکسانە بە سفر لەمدا ئەوە یەک کەواتە ئەوە یەک ئی فاریزە بینە سەر ئەو تاریکەی ئێف و دی یەک قیمەتیان هەیە. تاریکن یاسای تاریک با بەکاربینین. دیساین ثێتا یەکسانە بە گوتمان ئەوانە پلەکەیان سفرە تاریکی یەکەم پلە سفرە یەک پلە دێ خوارێ سفر کۆ یەک لەسەر دوو لەمدا دەبتە چەند یەک لەسەر دوو لەمدا ها کەمترە لە یەک کەواتە ئێف و دیش هەوە ئێف دی. باشە
اف ودي مازانی ئەدی سی لەگەڵ جی بابین دی ساین تێتاوی دەکاتە چی یەک لەمدا ئەوە کەمتر نییە لە یەک ئەو یەکسانە بێک لەمدا کەواتە ئەکید ئەوەشیان هەونیە جیش هەونیە ئەوانترش هەموو گەورەترن کەواتە چێوچێەوە ئی لەگەڵ ئف لەگەڵ دی چوارەمیان کام برژۆڵە جیاوازڕەوەکەی دەکاتە یەک لەسەر دوو لەمدا گوتمان یەک لەسەر دوو لەمدا تاریکی یەکەمە باشە کەواتە دی لەگەڵ ئف پرسیاری پێنجەم دەڵێ چی دەڵێ لە وێنەکەی سەرەوەدا سێتایەک گۆشەنیەوەن چێوچەیە برژۆڵەی ڕووناچی ناوەند و ڕووناچی یەکەم یعنی سێتا گۆشەنیەوەن چێوچەیە ئی لەگەڵ جی باشە گۆشەنیەوەن چێوچێ برژۆڵەی ناوەند لەگەڵ برژۆڵەی ڕووناچی یەکەم جەماعەت گۆشەنیەوەن ئەو دوێیە داوای چ دەکات لە پرسیارەکە دڵ ئایا گۆشەی نێوان ئف و دی چەندە باشە ئف و دی ئەمە دەڵێن سێتایەک گۆشەی نێوان چێوچەیە برژۆڵەی ڕووناچی ناوەند و برژۆڵەی ڕووناچی یەکەمە گۆشەی نێوان ئی لەگەڵ جی گۆشەی نێوان دوو برژۆڵەی ڕووناک یەک لە دوای یەک هەمان قیمەتی چی هەیە گۆشەی نێوان دوو برژۆڵەی تاریک یەک لە دوای یەک کەواتە گۆشەی نێوان ئی و جی لەگەڵ دی و ئف لەگەڵ بۆ نمونە ئەی و سی لەگەڵ بی و دی لەگەڵ جی ئای ئەوان هەمویان یەک قیاسن کەواتە گۆشەی نێوان ئف لەگەڵ دی هات پێی دەڵێن سێ تا یەک باشە ئف لەگەڵ دی دوو تاریکە ئی لەگەڵ جی گۆشەی نێوان دوو ڕووناکە کەواتە قیاسی ئەو گۆشەیە لەگەڵ ئف و دی هەمان قیاسن پرسیاری شەشەم تەماشا پرسیاری بکەن ئەوجارە دیسان لە وێنەی سەرەوەدا سێتایەک بریتە لە گۆشەی نێوان برژۆڵەی ڕووناچی ناوەند و برژۆڵەی ڕووناچی یەکەم ئەگە سێتایەک گۆشەی نێوان ئەو دوای بێ باشە ئەوجارە دەڵێت چی داوای چمان لێ دەکات گۆشەی نێوان ئف و ئی با تەماشا ئف و ئی بکەین ئی لەگەڵ ئف ڕێک تەماشاکەن ئی لەگەڵ جی گوتمان ئەگە سێتایەک بێ ئف و ئی ڕێک دەیکاتە نیوە یعنی ڕووناکەک و تاریکەک ڕێک گۆشەکە دەبێتە نیوە کەواتە ئەگە سێتایەک گۆشەی نێوان ئی و جی بێ ئەدی گۆشەی نێوان ئی و ئف دەڵێن سێتایەک دابەشی دوو یعنی ئەگەر ئەوە دە پلە بێ گۆشەی نێوان ئی ئف دەبتە پێنج پلە گۆشەی نێوان ئی و دی دەبتە پێنج پلە گۆشەی نێوان سی و دی دەبتە پێنج پلە یعنی گۆشەی نێوان ڕووناکەک و تاریکەک یەک لە دوای یەک دەبێتە پێنج پلە پرسیاری هەفتەم دەڵێ لە تاقیکردنەوەی بێکداچوون و دوو درزدا کە لە وێنەی سەرەوە دەدیارە جارێکی تر ڕووناک کرانەوە بە ڕووناچێک کە درێژە پۆلەکەی گەورەتر بێ وا دابنێ لەمدامان زیاد کرد باشە چی بەسەر دوورینەوەم برژۆڵەکان دێت زۆر گرنگە ئەوە گوتمان بە زیادبوونی لەمدا ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ سێتا چی لێ دێ زیاد دەکا ئەوش لەگەڵ دووری نێوان برژۆڵەکان چۆن دەگۆڕێ زیاد دەکات کەواتە بە زیادبوونی لەمدا سێتا زیاد دەکات دووری نێوان برژۆڵەکانیش زیاد دەکات کەواتە دەڵێن زیاد دەکات پرسیاری هەشتەم کام لە برژۆڵەکان بریتین لە برژۆڵەی تاریشی دووەم دی و ئف تاریکی یەکەمە بی لەگەڵ ئچ دەبنەتی ئەو دویان تاریکی یەکەمە ئەوان دەبنە تاریشی دووەم هەردووچان کەواتە بی لەگەڵ ئچ بی و ئچ کۆتا پرسیار جیاوازیرەڕە بۆ ئەی دەکاتە چی بۆ ئەی دی ساین ثێتا جیاوازیرەڕە واتە دی ساین ثێتا دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا یەڵا ڕووناچی یەکەم ئێمەکەی سفرە ڕووناچی دووەم ئێمەکەی یەکە ڕووناچی سێیە ڕووناچی ناوەند ئەفوان ناوەند ئێمەکەی سفرە ڕووناچی یەکەم ئێمەکەی یەکە ڕووناچی دووەم ئێمەکەی چەندە دووە کەواتە لێر دەڵێن چی یەکسانە بە دوو لەمدا ڕووناچی ناوەند ئێم سفر ڕووناچی یەکەم ئێم یەک ڕووناچی دووەم ئێم تو کەواتە دەڵێن دوو لەمدا ڕووناچیشە باشە کەواتە دەکاتە چی دەکاتە دوو لەمدا ئەو وەڵامی هەموو پرسیارانە مەجموعەک پرسیار کەش هەیە لە ڕێبەریەکەی هیوادارم بچن حەلیکەن لەسەر ئەو شێوازێ بابینە سەر پرسیارە شکاریەکان یەڵا بینە سەر نمونونەکەی جەماعەت پێشی دەست پێ بکەین جەنابەت دەبی تەرکیز لە سێ شتی بکەی ئەو پرسیاری جەناب شیکاری دەکەی برژۆڵەکەت ڕووناکە یان تاریکە ئەگەر برژۆڵەکەت ڕووناک بێ ئەو یاسایی بەکاردێنی دی ساین ثێتا ئێم لەمدا ئەگەر باسی تاریکی کرد ئەو یاسایی بەکاردێنی دی ساین ثێتا یەکسانە بە کەوانە ئێم کۆ یەک لەسەر دوو کەوانەی داخە لەمدا ئەوە لە بۆ برژۆڵی ڕووناک ئەوە لە بۆ برژۆڵەی تاریک
وەشتێک کەشت بەبیر بینمەوە سێتا چییە؟ سێتا گۆشەی نێوان هەر برژۆڵەکە لەگەڵ چی حساب دەکرێت دائیمەن لەگەڵ ناوەن سێتا دائیمە لەگەڵ چییە؟ لەگەڵ برژۆڵەی ناوەندا با پرسیارەکەی حەلکەین یەڵڵا با دراوەکان بنووسین ماوەی نێوان دوو درس دی یەکسانە بە 0.03 ملیمەترە بیکەینە مەتر دەتوان سالب سێ دووەم برژۆڵەی ڕووناک گوتمان ڕووناک هەرچی گوت هەر کام برژۆڵە بوو خۆی دەنووسینەوە کەواتە پلەکەمان چەندە؟ دوو لەسەر شاشەکە دەرکەوت بە گۆشەی سێتاش دراوە 2.15 پلا داواکراو درێژ شەپۆل بدۆزەوە ڕووناکیان تایکە پرسیارەکەمان ڕووناک کام پلی برژۆڵیدایە دووەم برژۆڵە کەواتە پلەکەشی دووە ئەگەر بیگوت بە تاریک دەمانگۆ پلەکەی یەکە دووەم برژۆڵی تاریک پلەکەی یەکە سێم برژۆڵی تاریک پلەکەی دووە بەڵام لەبەر ئەوەی ڕووناکە هەمان ڕقم دەنووسینەوە یەڵڵا یاساکەمان چییە؟ دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا داوکراومان لەمدایە دەکاتە چی؟ ئێم دێتە ژێرە دی ساین ثێتا لەسەرەوە یەکسانە بە دیەکەمان چەندە؟ 0.0 سێ جاران دەتوان سالب سێ جاران ساینی گۆشەمان چەندە؟ 2.15 لەسەر پلەکەمان چەندە؟ دووەم برژۆڵەی ڕووناک پلە دووە قیمەتی لەمدایەکەمان 5.6 جاران دەتوان سالب 7 مەتر ئەوە دۆزینەوەی درێژ شەپۆڵەکە بین جەماعەت بەنسبەت پرسیاری ڕاهێنان پرسیاری یەکەم دووبارەیە باشە پرسیاری یەکەم دووبارەیە بینە سەر پرسیاری دووەم فکرەکەی دووبارەی نمونەکەیە بینە سەر پرسیاری دووەم بزانە ئەو پرسیارە داوای چی کردیە؟ دەڵێ دوو درزی تەسچی هاوڕێک ماوەی نێوانیان دی با بینووسی دی یەکسانە بە 0.25 دەتوان سالب سێ مەتر ڕووناک کراوە بە ڕەنگێکی سەوزی دەرچوو لە گڵۆپی هەڵمی جیوەیدا درێژ شەپۆڵەکەی دایتەما چەندە؟ 546.1 نانۆمەتر بیکە مەتر دەتوان سالب 9 مەتر بیرت نەچێ پێشتر ئەمە لە پۆلی دەخوێنیتمان 1 نانۆمەتر بیگۆڕین بۆ مەتر جاران چەندی دەکەین دەتوان سالب 9 دەبێتە مەتر نانۆمەتر بۆ مەتر ئەدەگەر مایکرۆمەتری داوایە 1 مایکرۆمەتر 1 جاران دەتوان سالب 6 مەتر ئاگداری ئەو یەکە گۆڕێنانە بە لێرە داواکراو گۆشەی نێوان برژۆڵی ناوەند و گوتمان هەمویان لەگەڵ ناوەندە لەگەڵ برژۆڵەی ڕووناکی پلەیەک ئێمەمان یەکە ڕووناکە ئاگدار بە یاسای ڕووناک بەکاردێ داواکراو داویستەکە ثێتا بدۆزەوە یەڵڵا ثێتا بدۆزەوە دەین یەکەم جار دەڵێین دی ساین ثێتا یەکسانە بە ئێم ها برژۆڵەکەمان ڕووناکە یاسای ڕووناک بەکاردێنین داوای ثێتا دەکا دیەکە دەبینە ژێرە ساینیش دەبینە ئەو بەر دەبێتە ساین ئینڤێرس چی لێ یاسایەکە دەڵێن ثێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی گوتمان دی دێتە ژێرە ئێم لەمداش لەسەرێ ثێتا بەو شێوەیە دەدۆزین و هەر کاتێک داوای ثێتای کرد ئەمە بەو شێوەیە دەیدۆزینەوە ثێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی یەڵڵا ئێمە چەند بوو؟ یەک جاران لەمدامان چەندە؟ 546.1 جاران دەتوان سالب 9 لەسەر دیەکە لە ژێرەیە دیمان چەندە؟ 0.25 جاران دەتوان سالب 3 قیمەتی ثێتاکەمان 0.125 پلا ئەوەش ثێتا لە بۆ برژۆڵی ناوەند و برژۆڵی ڕووناکی پلەیەک پرسیاری دواتر یاڵڵا جەماعەت تەماشا ئەو پرسیارە بکەن ئەو پرسیارە جیاواز لەو پرسیارانی کە هەڵبان کرد لەواتی برژۆڵەکەمان ڕووناک بێ جارە تاریکە گوتمان یاساکە دەگۆڕی باشە یاساکە گۆڕانکاری بەسەردادێ با سەرەتا دراوەکان بنووسین ڕووناکێک دەکەوێتە سەر دوو درس ماوەی نێوانیان دی یەکسانە بە 2.02 دەتوان سالب 6 مەتر ئەگەر درێژ شەپۆلی ڕووناکیەکە بریتی بێت لە لەمدامان چەندە؟ 5.73 جاران دەتوان سالب 7 مەتر داواکراو
گۆشەی نێوان برژۆڵی ناوەند و کوتمان گۆشە هەمیشە لەگەڵ چێ ناوەند لەگەڵ چێ برژۆڵەی تاریکی دووەم پلەکەی دەبتە یەک باشە تاریکی سێم پلەکەی دووە تاریکی پێنجەم پلەکەی چوارە تاریکی هەفتەم پلەکەی شەش ئاگدار بە تاریکی دووەم پلەکەی چەندە پلەکەی یەکە سێتای دەبێت ئەوە زانیاریەکەمان نووسی و یاسای دەنووسین ئێستا یاڵا یاسامان دەڵێن یاسای تاریک چییە دی ساین ثێتا یەکسانە بە کەوانە ئێم کۆ یەک لەسەر دوو لەمدا دیفرە دەدەینە ژێرە ساینش دەبینە ئەو بەر دەبتە ئینڤێرس چی لێ دێەوە ثێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی کەوانە گوتمان دی لە ژێرە کەوانە ئێم کۆ یەک لەسەر دوو کەوانی داخە لەمدا تاو بەو شێوە پرسیارەکەی هەڵ دەکەن دراوەکانمانم هەیە دەنینەوە دەڵێن ثێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی ئێمەکەمان چەندە یەک کۆ یەک لەسەر دوو جاران لەمدا یەکەمان 5.73 جاران دەتوان سالب 7 لەسەر دیمان چەندە 2.02 جاران دەتوان سالب 6 قیمەتی ئەومان چەندە 25.2 پلە باشە ئەوەش پرسیاری سێم کە برژۆڵەکەمان چییە هەنێ گرنگی ئەو پرسیاری لە چێیە باسی کام برژۆڵی کردیا برژۆڵی تاریکی دووەم پلەکەی چەندە پلەکەی یەکە ئاگداری و پرسیاری بن گرنگە پرسیاری دواتر چمان هەیە یاڵا دەڵێت چی ئەو پرسیارە جەماعەت پرسیاری سێم دەڵێ ئەگەر دوورینەوەن دوو درز ئەگەر دیمان با دراوەکان بنووسین 0.055 جاران دەتوان سالب 3 مەتر بێت ملیمەتر بۆ مەتر گۆشەی نێوان دیقەتی و پرسیارە بدە جیاوازدا پرسیارەکانی بکە گۆشەی نێوان نەیگوتیە ڕووناچی یەکەم لەگەڵ ناوەند دووەم لەگەڵ ناوەند دەڵێ گۆشەی نێوان چێ بدۆزەوە ڕووناچی یەکەم و ڕووناچی دووەم پرسیارەشی لەو شێوە هاتەوە چ دەکەیت و دیمان هەیە ئەمە ئاگدار بن جەماعەت ئەمە باسی دوو برژۆڵی کردیا ڕووناچی یەکەم ئێمەکەی چەندە یەکە ڕووناچی دووەم ئێمەکەی چەندە دووە یعنی چەند پلەمان هەیە لێرە دوو باشە درێژە پۆلی دایتەمە لەمدا یەکسانە بە 605 دەتوان سالب 9 مەتر لەو شێوازە پرسیارەی چ دەکەی نەیگوتێ گۆشەی ڕووناچیەکەم لەگەڵ ناوەند نەیگوتێ دووەم لەگەڵ ناوەند دەڵێت چی گۆشەی نێوان ئەو دووەم لەو دۆزەوە ئەو نوع پرسیارێک و حەل دەکەی یەکەم جار یەکەم لەگەڵ ناوەند دەدۆزیەوە دووەمیش لەگەڵ ناوەند دەدۆزیەوە کە دەڵێ گۆشەی نێوانیان بدۆزەوە دەلتا ثێتای وەردەگری ئەخیری ثێتای گەورە کەم ثێتای بچووک خلاص باشە مەسەڵەن لە پرسیارلەوانی بیگۆڕی گۆشەی نێوان برژۆڵی پێنجەم و سێم بدۆزەوە جارێک پێنجەم جارێک سێم حەل دەکەی گەورەکەم بچووک گۆشەی نێوان هەفتەم لەگەڵ دووەم بدۆزەوە پلەی هەفت بەکاردێنی پلەی دوو بەکاردێنی ئاخری جیاوازیان وەردەگری هەر کاتە گۆتی گۆشەی نێوان دوو برژۆڵە بدۆزەوە جگە لە ناوەند باشە یەکەم و دووەم و سێم چوارەم و سێم پێنجەم لەگەڵ دووەم شەشەم لەگەڵ هەفتەم ئەگەر غەیری برژۆڵی یەکەم بیرۆکەچی ئەوها هاتەوە ئەتو هەرێکیان بە جیا دەدۆزیەوە دواتر جیاوازیان وەردەگری جیاوازی واتە کەمکردنەوە یاڵا با ثێتا بدۆزینەوە ثێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی گوتمان ئێم لەمدا یاسای ڕووناک بەکاردێنین بۆچی چکە دەڵێ ڕووناچی لەسەر دی ثێتا یەک یەکسانە بە ساین ئینڤێرسی ئێمەکەمان یەکە جاران لەمدامان چەندە 605 جاران دەتوان سالب 9 لەسەر دیمە چەندە 0.055 دەتوان سالب 3 دەبینین ثێتایەک دەکاتە 0.63 پلە باشە ئەو جارە هەمان کردار بۆ چێ بەکاردێنین بۆ برژۆڵی پلە دوو گوتمان ثێتای یەکەم لەگەڵ ناوەند دەدۆزینەوە ثێتای دووەمیش لەگەڵ ناوەند دەدۆزینەوە ئەو جارە کۆتایی جیاوازیان وەردەگرین چونکە داوامان لێ دەکا گۆشەی نێوان ئەو دوو پلەیە بدۆزەوە ئەو دوو برژۆڵەیە یاڵا ثێتای دوو یەکسانە بە ساین ئینڤێرسی دیسان ئێم لەمدا لەسەر دی چێ دەگۆڕێ ئێمەکە دەگۆڕێ ثێتا دوو یەکسانە بە ساین ئینڤێرسی ئێمەکەمان ئەو جار چ بەکاردێنین دوو لەمدایەکەمان 605 دەتوان سالب 9 لەسەر دیمان چەندە 0.0
55 جاران دەتوان سالب سێ ثێتا 2 یەکسانە بە 1.26 پلا گۆتمان لە کۆتایی چ دەکەین ثێتای گەورە کەم ثێتای بچووک گۆشەی نێوانی دەردەچێ باشە 1.26 کەم 0.63 ئەنجامی دڵتا ثێتایەکەمان چەندی کرد 0.63 لە پرسیاری چوارەم لێکدانەوەی وێنەکان وێنەکمان هەیە وێنەکە لە مەلزەمەکەی بەجوانی کرد ئەمە لە بیرم چ لێرە داینە بەس تۆ لە مەلزەمەکەی تەماشایکە وێنەی لەو شێوەمان هەیە ئیشمان بێوێنەکەی دەبی بۆ وەڵامدانەوەی ئوپسیاری باشە دەڵێ هەوایی بێتەلێک ئەنتێنا دوو شەپۆلی هاوبار دەنێرێت کە درێژە پۆلەکەیان لەمدا یەکسانە بە 3.35 مەترە وەک لە وێنەدا دیارە ئەو ڕادیۆیی کە لەناو ئۆتۆمبیلێکدایە کە هاوڕێک بۆ هێڵە دەجوڵێت کە دوو ئەنتێناکە دەگەینێت دەڵێ دوو نیشانەکە وەردەگرێت ئەگەر گۆشەلادنی برژۆڵەی پلە دوو ئێم یەکسانە دوو چەند بێ گۆشەکەی ثێتا یەکسانەوە 1.28 پلە بێت باشە داوەکراومان چییە؟ دی بدۆزەوە دووری نێوانیان ئەستا مهمترین شت ئەوەیە لەو پرسیارەی بەچ بزانم دروستکەرە مامۆستا کوا باسی تاریک و ڕووناچی کردیە بەڵێ باس نەکرایە باشە ئەدی چۆن بزانمێ سەگەر گوتی برژۆڵەی پلە دوو ئەگە تاریک باید ئێمەکەمان دەنووسی یەک باشە برژۆڵی ڕووناچی دووەم باشە بەس باسی ڕووناک و تاریک نەکرایە ئەمە دەگەرێنەوە سەر وێنەکە لە وێنەکەی دەبینین سەر بەرامبەر سەر کرایە بن بەرامبەر بن کەواتە سەر بەرامبەر سەر بن بەرامبەر بن لە سەرێک جوت بن بێگداچوونەکە چییە دروستکەرە کەواتە مادەم بێگداچوون دروستکەرە ئەمەش یاسی دروستکەر بەکاردێنم دروستکەرواتە برژۆڵی ڕووناک دەڵێن دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا باشە داوکراو چیە دیە دی یەکسانە بە ئێم لەمدا لەسەر ساینی ثێتا یەکسانە بە ئێمەکەمان چەندە دوو جاران لەمدام چەندە 3.35 ساینی چەندمان هەیە 1.28 ئەنجامی دیەکەمان دەبێتە چەند دەبتە 300 مەتر ئەوە دیەکەمان دۆزی پرسیارێکی زۆر ئاسان بیرۆکە پرسیاری تەنها لە وێنەکەیە سەر بەرامبەر سەر بن بەرامبەر بن بەرە یەکداچوونەکە دروستکە و یاسی دروستکەر بەکاردێنی تاو هەر ئەوەندەیە پرسیاری دواتر ئەو پرسیارە بیرۆکەی دووبارەیە باشە پرسیاری نوێم بیرۆکەی دووبارەیە پرسیارە داوای درێژە پۆلی دەکەوت لەو شێوەمان هەڵکردە پرسیار بینە سەر پرسیاری دەیەم یاڵا ئەوانش هەمووی دووبارەنا بەڵام تەواوکەری یەکتریە باو پرسیاری هەڵکەین لەقی ئەلف و باکەی هەڵکەین لەقی جیمەکەی دووبارەیە دەڵێ یەکێک لە گلۆپەکانی گازی سۆدیۆم لەسەر شەقامەکاندا ڕووناچێکی نیمچە تاریک نیمچە تاک ڕەنگ دەردەکات ئەگەر ڕووناچیەکە بکەوتە سەر دەرگایکی تەخت کە دوو دەرزی ڕێکی هاوڕێکی تێدایە ئەوە سامپلی بەیەکداچوون لەسەر دیواری پشت دەرگاکە دەردەکەوێت دووری نێوان دوو درزەکەمان دیمان چەندە 0.3096 جاران دەتوان سالب 3 مەتر برژۆڵەی ڕووناکی دووەم ڕووناک ئێم یەکسانە بە دوو بە گۆشەی ثێتا یەکسانە بە 0.218 پلا ئاگدارم جەماعەت ئەو گۆشەی دراوە تایبەتە بە پلە دوو چونکە هەر پلەیەک گۆشەی تایبەت بەخۆی هەیە باشە ئەو گۆشەی کە دراوە تایبەتە بە پلە دوو داوکراوی یەکەم دەڵێت چ بدۆزەوە داوکراوی یەکەم دەڵێ درێژە پۆلەکەم لە بدۆزەوە زۆر ئاسانە ئەمە ڕێک یاسای ڕووناک بەکاردێنین چکە ڕووناکی پلە دوو دراوە دەڵێن دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا یەکسانە بە چی دی ساین ثێتا لەسەر ئێم لەمدا یەکسانە بە یاڵا دیمان چەندە 0.3096 جاران دەتوان سالب 3 جاران ساینی 0.218 لەسەر ئێم پلەکەمان چەندە پلەکەمان دووە لەمدایەکەمان چەندە 5 پۆلقی ئەلف 5.9 جاران دەتوان سالب 7 مەتر جەماعەت ئێستا دێین لە لەقی دەڵێ گۆشەلادانی پلە سێم لە بدۆزەوە ئەمە دەڵێن ثێتا دەکاتە چی ثێتا دەکاتە ساین ئینڤێرسی ئێم لەمدا لەسەر دی باشە ساین ئینڤێرسی ئێم لەمدا لەسەر دی ئێمەکەمان هەیە
بخۆی دەڵێ پلەسێ ڕووناچی سێم MC دیمان هەیە بەڵێ دیمان هەیە ئەدی چێماوە لەمدا من لە داواکراوی ئەلف دۆزیتەوە یعنی ئەو پرسیارە دەکرێت بێتەوە لقی ئەلفت هەر لۆ باس نەکە ڕاستە خۆ داویتی لێ بکەن لقی بە ئەگەر ئەوها داوا بکات چ دەکەیت و یەکەم جار ئیلا دەوی درێژە پۆل بدۆزیەوە بە واستەی پلە دووەکە لەمدا بدۆزیەوە ئەنجا بێ لەمدادانەوە لێرە جارش کە تێتا بدۆزیەوە لە بۆ پلەسەی یعنی ئەو پرسیارە دەکرێت بێتەوە خۆی لقی ئەلف باس نەکە ڕاستە خۆ داوی لقی بە ئەر لێ بکە باشە ئەتو هەر دەبی درێژە پۆلەکە بدۆزیەوە بە واستەی برژۆڵی پلە دوو ئینجا ثێتای پلە سێ بدۆزیەوە یاڵا ثێتا یەکسانەوە ساین ئینڤێرسی ئێمەکەمان چەندە؟ سێ چکە داوای گوتی پلە سێ جاران لەمدامان دۆزیەوە 5.9 دەتوان سالب 7 لەسەر دیەکەمان چەندە 0.3096 جاران دەتوان سالب 3 ثێتایەکەمان چەندەکە 0.327 پلە لە لقی جیم دیسان گۆشە لادانی پلە 4 بدۆزەوە یعنی تەنها ئەو سێ دەکەیت 4 ئەو لقی جیمی پێ شکار دەکەی باشە بینە سەر پرسیارێکی تر ئەو پرسیارەش بیرۆکی دووبارە شتێکی نوێی تێدانیا دوورینەوە دوو درزەکەی دەوێت داوای دیرەکە باشە ئاسانە پرسیارە بینە سەر پرسیاری 22 باو پرسیاری حەلکەی پرسیارێکی گرنگە لەو زاری هاتەوەیان دەڵێ گورزەیەکی ڕووناچی کە درێژە پۆلەکانیان لەمدایەک و لەمدا دووە دەکەونە سەر کۆمەڵێک درز لە درزە هاوڕەکان لە نمونەی بێکداچووندا برژۆڵەی چوارەمی ڕووناک ئەم یەکمان یەکسانە بە 4 بۆ لەمدایەک دەرچوو بۆ لەمدایەک و برژۆڵەی پێنجەمی ڕووناک M2 5 ئەش بۆ چێ بوو بۆ لەمداتوو جەماعەت دەڵێ ئەو دوو برژۆڵە لە هەمان شوێندان لە هەمان شوێن واتە هەمان گۆشەیان هەیە یان گرنگە و تێبینە زۆر ئاگدار بە هەمان جیاوازی ڕێڕەویان هەیە هەمان دیساین ثێتایان هەیە یعنی دیساین ثێتا لە بۆ ئەو برژۆڵەیە لەگەڵ ئەو برژۆڵەیە یەکسانەوە لەمدایەکی دایتە جەنابەت دەڵێ 540 نانۆمەترە دەڵێ لەمدا دووم لەوە بدۆزەوە زۆر ئاسانە بابین هاوکێشە لە بەهۆر چیان بەجیا بنووسین سەرەتا دەڵێن هاوکێشەکەمان چییە؟ دی ساین ثێتا یەکسانە بە M1 لەمدایەک دی ساین ثێتا یەکسانە بە M2 لەمداتوو ئەمە تازە قسەکمان کرد گوتمان کە دڵێ لە هەمان شوێندان واتە چیان یەکسانە جیاوازی ڕەویان یەکسانە لای چەپی هاوکێشیان یەکسانە ئەکید لای ڕاستیشیان یەکسان دەبێت کەواتە چی لە هاوکێشەکەی دەکەین دەین ئەو دوو یەکسان دەکەین بە یەکتری دەڵێن M1 لەمدایەک هەمان قیمەتی چی هەیە M2 لەمداتوو M1مان چەندە 4 جاران 540 5 جاران لەمداتوو دا بەش 5 کە هەردوو لای لەمداتووی بدۆزەوە باشە مامۆستا پێویست دەکە یەکەی بگۆڕین دەتوانین لە بیداتی یەکەی بگۆڕی باشە یەکەی بگۆڕە بیکە مەتر لە ئەخیر بە مەتر دەدەسی ئەگەر هەر بە نانۆمەتر دادناوە ئەو ئەنجامەکە هەر بە نانۆمەتر دەردەچی باشە ئێستا بە نانۆمەترە و ئەنجامەکە دەنووسین نانۆمەتر دەستوانین لە ئەخیر بیکەوە مەتر باشە ئەو وەڵامی پرسیاری 22 پرسیاری دواتر ئەوە ڕەبتی بە درزەکی لادانەوە هەیە پرسیارە هەر بە هەمان یاسەی بێکداچوون حەل دەبی دی ساین ثێتا یەکسانە بە M لەمدا بەس لە بابەتی درزەکی لادان حەلی دەکەین پرسیاری ئینشاڵڵا بابین پرسیاری 24 ئەو کۆتا پرسیارمانە لە بابەتی بێکداچوون دەڵێ چی لە تاقیکردنەوەی بێکداچوونی جوو درزەکەدا ئەم نرخانەمان هەیە زانین چوتمان هەیە یاڵڵا لەمدا یەکسانە بە 643 جاران دەتوان سالب 9 مەتر ثێتامان چەندە 0.737 بلا و هەروەها دی یەکسانە بە 0.15 ملیمەتر بیکەینە مەتر 0.15 جاران دەتوان سالب 3 مەتر داواکراوی یەکەم دوو داواکراوە پرسیارە داواکراوی یەکەم دی ساین ثێتا بدۆزەوە بە ملیمەتر جیاوازی ڕێڕەو بدۆزەوە داواکراوی دووەم دەڵێ لەم خاڵەدا برژۆلەکەت ڕووناکە یان برژۆلەکە تاریکە
باشە یان لە بینی هەردووچانیان لە بینی ڕووناک و تاریکە ئەوە داوای چ دەکات چۆن بزانین برژۆڵەکەیان ڕووناکیان تاریکە پلەی برژۆڵە دەدۆزینەوە باشە کە پلەی برژۆڵە دۆزیەوە بە دەردەکەی برژۆڵەکەت ڕووناکیان تاریکە دواتر باسی دەکەین بابین سەرەتا داواکراوی ئەلف حەلکین ئەوش چییە جیاوازی لە ڕەوە جیاوازی لە ڕەو دەکاتە چی جیاوازی لە ڕەو گوتمان چییە دی ساین ثێتا ئاگدار من جەماعەت ئەگەر لە پرسیار گوتێت و بەس جیاوازی لە ڕەو بدۆزەوە بەس ئەوی بنووسەت و دی جارە ساین ثێتاکە و خلاص باشە دەڵێ بە چی بیدۆزەوە بە ملیمەتر ئەتو مەچوو ئەو دی مەترەکەی دانەوە وەرە چ دانەوە ملیمەتر و بێڕاست ئەنجامەکە لە دەرچی یاڵە دیەکەمان بە ملیمەتر چەند بوو 0.15 جاران ساینی 0.737 0.737 تەواو لێکی دەوت چەند دەرچوو دەنووسین ملی مەتر خلاص ئەوە جیاوازەڕەوە ئایا برژۆڵەکەم لەو خاڵە ڕووناکیان تاریکە دەین یاسای بێکداتوونی دروستکەر بەکاردێنین دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لەمدا ئێم دەدۆزینەوە ئەگەر ئێمەکەت ژمارەی تەواو بوو بەبێ پۆینت ئەوە دەڵێن بەڵێ ناوچەکی ڕووناکمانەیە ئەگەر نا دەڵێن ناوچەکی تاریکمانەیە باشە یان بێکداتوونیشی لاوەسکەرمانەیە یان لە ناوبەری تەواو ئەگەر ژمارەکەش لەو بەوی بەپێی ئەو یاسا چکە یاسای دروستکەرە بەپێی ئەو یاسای ئێممان دۆزیەوە ژمارەی تەواو دەرچوو دەڵێن بەڵێ برژۆڵەکی چمان هەیە برژۆڵەکی ڕووناک دەڵێن ئێم یەکسانە بە دی ساین ثێتا لەسەر لەمدا یەکسانە بە دیەکەمان چەندە 0.15 مەتری دادنی ئاگدار بە جاران دەتوان سان لە پسێ جاران ساینی 0.737 لەسەر لەمدایەکەمان چەندە 643 جاران دەتوان سالە بنۆ ئەنجامی ئێمەکەمان سێ دەرچوو ژمارەی تەواو دەرچوو کاتە دەڵێن بەڵێ برژۆڵە چمان هەیە برژۆڵەکەمان چییە ڕووناکە ئەو وەڵامی پرسیاری 24 کۆتایی بە بابەتی بێکداتوون هات